الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. سلامی خوای گەورەتان لەسەر بێ ئازیزان و خۆشەویستان. وانەی دووەمی ئیسرا و میعراج ئەوەیە کەوا گرنگی بەیت المەقدیسە، قودسی داگیرکراوی ئەمڕۆ، مزگەوتی قودس کە خوای تەبارەک وتەعالا لە ئایەتەکە ناوی بردووە کە پێغەمبەرەکەی لە بەیت الحەرامەوە بردووە بۆ ئەوێ، لەوێشەوە بۆ ئاسمانەکان و پاشان بۆ حوزوور و خۆی و گفتوگۆ، پاشان خەڵات و دیاری بە ڕەسوول الله صلی الله عليه وسلم. بەیت المەقدیس مزگەوتی ئەقسا و قودسی ئەمڕۆ گرنگی زۆرە لای مسلمان و ئیمانداران. مسلمانان نەڵێن ئەمە چ بابەتێکە و چ پێویستی بە ئێمە هەیە، یا چ پێویستێکمان بە قودس هەیە. مسلمان و ئیماندار چۆن بەیت الحەرام و مەزگەوتی پێغەمبەری خوا بەلایەوە گرنگە و کەعبە قیبلەیەتی ئەبێ ئاوایش چاوی لەسەر قودس بێت کە شوێنێکی پیرۆز و مقەدەسە، خوا پیرۆزی کردووە. بەیت المەقدیس یەکەم قیبلەی مسلمانانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە شەوی ئیسرا و میعراجە نوێژی لەسەر فەرز کرا، ئەو خەڵات و دیارێ گەورەکە هێنایەوە بۆ خۆی و بۆ ئومەتەکەی، 16 مانگی ڕێک ڕووی کردە بەیت المەقدیس، ڕووی کردە قودس، پێغەمبەری خوا نوێژیە کرد. ئێستەیش مزگەوتی قیبلەتەین هەیە لە مەدینەدا کە لەو کات و ساتە قیبلەی تیا گۆڕا لە بەیت المەقدیسەوە بە بەیت الحەرام. ئەوە یەک لە گرنگی بەیت المەقدیس کە 16 مانگ قیبلەی مسلمانان بووە. ئەبێ ئاگامان لەو نوقتە بێ، دایمە چاومان لەسەری بێ و خەیاڵمان لای بێ، یەقینمان بێ داگیر کراوە و خاکی مسلمان و ئیماندارانە. دووەم لە پیرۆزی بەیت المەقدیس ئەوەیە دووەم مزگەوتێکە لەسەر ئەرزا دروست کراوە. یەکەم مزگەوت مەککەی پیرۆز و بەیت الحەرامە. دووەم مزگەوت کە دروست کراوە لەسەر ئەرزەوە لەسەر زەمینە کە شوێنی سوجدەبردن بێ بۆ زاتی حەق تەعالا، قودسی پیرۆزە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە، ئەبی زەڕی غەفاری ئەفەرمێت: قلت يا رسول الله، وتمەی پێغەمبەری نازدار و خۆشەویست، أي مسجد وضع في الأرض أولا، چ مزگەوتێ یەکەم جار دروست کراوە لەسەر ئەرزا؟ قال المسجد الحرام. قال قلت أي، پێغەمبەری خوا فەرمی یەکەم جار مزگەوتی حەرام کە حەزەتی ئادەم دروستی کردووە. وتمان ئەی پێغەمبەری خوا، ئەی لە دوای مزگەوتی بەیت الحەرام و مەککەی ئەمڕۆ؟ پێغەمبەری خوا فەرمووی المسجد الأقصى. قلت كم كان بينهما؟ قال 40 سنة. پێغەمبەری خوا فەرمووی دووەم مزگەوت مزگەوتی ئەقسایە، بەیت المەقدیسی محتەل و داگیر کراو. وتمان ئەی پێغەمبەری خوا چەندێک مابەینێتی دروستکردنی؟ فەرمی مابەینیان 40 ساڵە. 40 ساڵ دوای بەیت الحەرام مەککە مزگەوتی قودس دروست کراوە. سێم لە پیرۆزی مزگەوتی ئەقسا ئەوەیە کەوا بەڕاستی خێر و عیبادەت و نوێژکردن لەو مزگەوتە خوای تەبارەک وتەعالا پاداشتی زیاتری تیا داناوە. الذي باركنا حوله، خوای تەبارەک وتەعالا پیرۆزی کردووە
ئەم مزگەوتەی پیرۆز کردووە، چواردەورەکەی پیرۆز کردووە. جا عولەما و زانایان لەم بەرەکەتە کە خوا داوەتی بە بەیت المەقدیس کۆمەڵی ئارائیان هەیە. یەکێک لەوانە فەرمویانە بۆیە پیرۆزە چونکە شوێنی ناردنی پێغەمبەرانە، شوێنی لەدایکبوونی پێغەمبەرانە، شوێنی هاتنی وەحیە. حەزەتی ئیبراهیم هیجرەتی کرد بۆی لە میسرەوە بۆ ئەوێ هیجرەتی کرد. پێغەمبەری خوا میعراجی بۆ کرا لە بەیت المەقدیس لە بەیت الحەرامەوە بۆ بەیت ئەقسا. و هەروەها شوێنی مەحشەر و شوێنی حەشرە لە ڕۆژی قیامەتە کە ئەرزی حەشر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای داناوە. عولەما و زانایان فەرمویانە خوا پیرۆزی کردووە لە بەرەم هۆکارانە. لەگەڵەوەشا پێغەمبەر فەرمیێتی صلی الله علیه وسلم نوێشکردن تایە خێر و بەرەکەتێکی زۆری تایە بەنسبەت مزگەوتەکانی ترەوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت لە حەدیثێکە کە بوخاری ڕیوایەتی کردووە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەبوو هورەیرە فەرمێت پێغەمبەری خوا فەرمی لا تشد الرحال إلا إلى 3 مساجد المسجد الحرام ومسجد الرسول ومسجد الأقصى. پێغەمبەری خوا فەرمی بار و کۆڵ مەپێچنەوە بۆ دەستکەوتنی عیبادەتی زیاتر، بەڵێ لەم مزگەوتە ئەڕۆم بۆ مزگەوتی تر کە عیبادەتی زیاترم دەستکەوێ، خێری زیاترم دەستکەوێ، ئیلا بۆ 3 مزگەوت نەبێ. مزگەوتی حەرام مەکە کە 1 ڕکات نوێشتیایە بە 100,000 ڕکاتە. مزگەوتەکەی من پێغەمبەری خوا فەرمێت بێن بۆ مزگەوتەکەی من، زیارەتی قەبری من بکەن و زیارەتی مزگەوتەکەم بکەن و نوێژی تیا بکەن. 1 ڕکات نوێژ لە مزگەوتەکەم جا بە 1000. اینجا فەرمووی لە پاش ئەم 2 مزگەوتە بڕۆن بۆ ئاقسایش، چونکە لە ئاقسایشە بەڕاستی خێر و بەرەکەتی زۆر تایە. 1 ڕکات نوێژ بە 500 ڕکاتە. کۆمەڵ ڕیوایەت وارید بووە لە یەکێک لەو ڕیوایەتانە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم نوێژکردن تایە بە 1000. لە حەدیثێکە وا واریدە، عولەما وا تەوفیقی خەنە بەینی حەدیثەکان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەقسا ئەرض المەحشەر والمەنشەر ائتوه فصلوا فيه فإن الصلاة فيه ب1000 صلاة في غيره. ئەم حەدیثە ئیبن ماجە ڕیوایەتی کردووە، طەبەرانی لە کەبیرە ڕیوایەتی کردووە، حافظ عێراقی ئەفەرمێت صحیحە و لە کۆمەڵێک کتێبی تری سونەنە واریدە. پێغەمبەری خوا فەرمێت بەیت المەقدیس قودسی ئەمڕۆ داگیرکراو ئەرزی مەحشەرە، ئەرزی کۆبوونەوەیە لە ڕۆژی مەحشەرە بۆ حیساب و کتاب و میزان. بڕۆن بۆ لای، بڕۆن بۆ زیارەتی، نوێژی تیا بکەن. 1 ڕکات نوێژ بە 1000. 1 ڕکات نوێژ بە 1000. عولەما و زانایان ئەفەرمون لە تەوفیق لە بەینی حەدیثەکانە بۆ ئەوەی کەوا بڕواتە ئاستی مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە مەبحەسی پێغەمبەرانە، مەنشەی ڕەحمەتی پەروەردگایە، شوێنی لەدایکبوونی پێغەمبەرانە، کۆبوونەوەی پێغەمبەرانە، پێغەمبەر ئیمامەتی بۆ کردن، لێوە بەرجەوە بۆ میعراج و بۆ ئاسمانەکان. حەدیث تریش واریدە هەر لەسەر فەزڵی بەیت المەقدیس زۆرە. ئێمە ئەوە بزانین کەوا بەیت المەقدیس کە خوای تەبارەک و تەعالە لە ئاەتەکە باسیەکە ئەوە بە گرنگی بەیت المەقدیسە. عولەما ئەفەرمون ئەبێ موسڵمان بەڕاستی هەمیشە و دائیم خەیاڵیان لا بەیت المەقدیس بێت، وەک چۆن ئەڕۆن بۆ عومرە، ئەڕۆن بۆ حەج لە زیارەتی پێغەمبەری خوا کەن صلی الله علیه وسلم لە مزگەوتەکەی لە بەیت الحەرام، ئەبێ ئاواش دڵیان بکوڵێ بۆ بەیت المەقدیس، یەقینیشان بێ داگیرکراوە لەلایەن جوولەکەی مەلعونەوە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەی ئازادکردنی دا، حەزرەتی عومەر ئازادی کرد و لە پاشان چەند جاری تر ئازاد دەکرێتەوە و جارە لەو جارانە کە ئازاد کراوە خوا ئەو فەزڵەی دا بەم گەل و میلەتی ئێمە، میلەتی کورد، صلاح الدینی ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، صلاح الدینی ئەشعەری سۆفی، ئەوانەی کە ئێسێڕۆن ئەڵێن ئەشعەریەکان کافرن، سۆفیەکان مشریکن. بڕۆ تاریخ خوێنەوە، بڕۆ بیدایە و نیهایە، سێر العەلەم نوبەلا، تاریخی صلاح الدین، بزانە صلاح الدین چه عەقیدەیەکی بووە، چه مەزهەبێکی بووە، چه بیر و باوەڕێکی بووە. ئەو کاتە بێت تەکفیری موسڵمانان بکە، بزانە ئەهلی تەسەوف و عیرفان چه خزمەتێکیان کردووە بە ئاینی پیرۆزی ئیسلام. خۆشەویستان، صلاح الدین ئەو زاتە گەورە بوو، دەوڵەتی فاتیمەی ڕوخان،
ئەو زاتە گەورە بوو بەڕاستی توانی مەکە و مەدینە و حیجاز و یەمەن و شام و ئەمانە هەمووی لەژێر دەستی خاچپەرسەکانە دەربێنێ، توانی بەڕاستی یەکی خات دەوڵەتی ئەیوبی دروستکە لەژێر ڕای عەباسیەکانە. بۆ چەندین ساڵ ئەم دەوڵەتەی بەردەوام بوو و بۆ معلوماتیان سوپاکەی کوردی بوو، زۆرینەی سوپاکەی کورد بوو، کەمینەیەکی عەرەب و تورکەکانی تیا بوو. بۆیە کاتێک کە بەیت المەقدس ڕزگارەکە، بەیت المەقدس ڕزگارەکە لە هەمان ڕۆژی ئیسرا و میعراجە، لە 27 ڕەجەبی ڕۆژی جومعە، ئەو تاریخەی وەدانا کە فەرمی لەو تاریخە بەیت المەقدس ڕزگارەکەی ئینشاءالله. خوای تەبارەک وتەعالا سەری خست ئاواتەکە هێناوە دی. سەلاح الدین بەیت المەقدسی ڕزگار کرد، بەڵام بزانە کێ فرۆشتیوە، بزانە کێ بەیت المەقدسی دۆڕان؟ وهابیەکان. بڕۆن تاریخ خوێننەوە، تاریخ كيف هدم الخلافة، کە چۆن تەسلیمی ئینگلیز و یەهود و گاوریان کرد. کاتێکەوە سوڵتان عەبدولحەمیدی سانی، سوڵتانی عوسمانیەکان، ئەوەی کەوا دەوڵەتی یەهودی دروست کرد، بەرحاڵ ناوەکەیم لە یاد نییە، هات بۆ لای سوڵتان عەبدولحەمید وتی هەرچەنت کردبێ پارچەیە لە بەیت المەقدسمان بەرێ لە ئەرزی قودس، بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمە وەکو جوولەکە بێینە ئەوێ. فەرمی ئەم خاکە بە خوێن گیراوە و بە خوێنی ئەگیرێتەوە مەگەر بەسەر لاشەی منابێن، نرخی زۆر گرانە، نەیفرۆشت پێیان. کێ بوو فرۆشتی؟ ئەوانن کە دەوڵەتی ئیسلامیان ڕوخان، ئەوانن کە دەوڵەتی عوسمانیان ڕوخان، ئەوانە کە بوونە هۆی ئینشقاق و هەروەها ئەوانە بوونە هۆی فرۆشتنی میلەتی کورد، ئەوانەی کەوا کوردیان پارچە پارچە کرد، ئەوانە کە ئەمڕۆ بانگەشەی ئەوە لێ ئەدەن کە ئێمە خزمەت بە ئیسلامەکەین، دیفاع لە ئیسلامەکەین، بەڵام ئیسلامیان کردووە بە چەندین وڵات و چەندین پارچە. ئەوە تا بۆ ئۆکرانیا ئەگری هاوارەکە، بەڵام چەند ساڵ بەیت المەقدس مسلمانانی غەزە فەلەستین چیان لێ ئەکرێت تا ئێستا دەوڵەتێکی عەرەبیتان بینیوە بێتە سەرخەت ناڕازی دەربەبڕێ، چونکە پیاوی ئەمریکان، پیاوی بەریتانیان، پیاوی جوولەکە و گاورن مەجبورن فرمێسکی تیمساحیان بڕێژن بۆ گاورەکانی هاومەزهەب و هاومەشرەبیان. کاتێک میلەتی کورد ئەنفال کرا، بینیتان دەوڵەتی عەرەبی ڕەخنە بگرێ. ئێستا ئەم گەلیەمەونە فەقیرە، زۆرێک لە مسلمانان و گەنجان لۆگۆی فەیسبوک و ئەنیستیگرام وەمانەی کردووە بە عەلەمی ئۆکرانیا. ئەمە داماوی عەقڵی ئەم میلەتەیە. مسلمانان و ئیمانداران بۆرما چیان پێ نەکراو بە ئێستایشەوە؟ وڵاتی چیچان، وڵاتی مسلمانانی تر چیان پێ نەکرا؟ بینیتان وڵاتێکی ئەوروپی ئاوەک ئەیسە بێتە سەرخەت بۆ هاتە سەرخەت بۆ ئۆکرانیا؟ نەخێر، ئەی بۆ ئەوان ئینسانین، مرۆڤ نین. جا خۆشەویستان، ئەم سەلاح الدینی ئەیوبیە خوا دەرەجاتی عالیکە، ئەم پیاوە بەڕێزە و مجاهیدە گەورە لەگەلی کورد بوو. کاتێک کە بەیت المەقدسی ڕزگار کرد لە ڕۆژی جومعە، ئەو جومعەیان نەکرد، جومعەکەی تر دوای ئەو جومعە وڵاتانی مسلمانان هەمویان هاتن بۆ ئەوەی کەوا جومعە لە بەیت المەقدیسا بکەن، چونکە ئازاد بووە لە دەست خاچپەرستەکان، لە دەست نەیاران، لە دەست و پێی گاور و جوولەکەی گڵاو کە هاتن. زۆرێک لە عالم و زاناکان، مجاهیدەکان، پیاوە گەورەکان حەزیان نەکرد ئەو جومعە سەلاح الدین بیدا بە ئەوان، بەڵام نەیدا بە کەسیان سەلاح الدین. دای بە ئەبوو مەعالی کە قازی دیمشق، محیدین ئەبوو مەعالی قازی دیمشق بوو، پیاوێکی تەقی و نەقی و لە خواترز بوو. دای بە و چونکە شعرێکی دانابوو باڵای سەلاح الدین و میلەتی کوردە، ئەفەرمێت الحەمد لله الذي زلت دولة الصلب وعز بالكرد دين المصطفى العربي بيضت بالكرد وجه الكرد فأطلقوا كواكب في سماء المجد والحسب ردوا الحياة إلى الإسلام وابتهجوا بالدين محتسبا بإثم محتسب أعيا جهادك قوما أبطنوا حسدا وأظهروا عجبا أدى إلى العجب أينصر الدين كردي فقل لهم الدين لله لا للكرد والعرب.
وفتحكم حلبا بالسيف في سفر مبشر بفتوح القدس في رجب. ئەم شعرانەی وت لە وتارەکەیە واتای شعرەکان ئەوەیە سوپاس بۆ خوای گەورە کە پشتی دەوڵەتی خاچپەرستەکانیشکان و عیزەتی گەڕاندەوە بۆ ئیسلام بە کوردێک کە سەلاح الدینی ئەیوبی بوو. دینی حەزەتی محەممەدی مستەفای عەرەبی بەرز کردەوە. لا إله إلا الله محمد رسول الله لەسەر بەیت المەقدس دانا. حەزەتی سەلاح الدین ئەیوبی فەرمووی سەلاح الدین بەڕاستی بەکار و چالاکی و توانای خۆت و قودرەتت توانیت وەجهی کورد سپی بکەیتەوە، سەری کورد بەرز بکەیتەوە لە ئاسمانی مەجد و عیزەتە کە بەڕاستی هەسارەی گەلی کورد و میلەتی کورد و ئازایی و شەجاعەتی کورد دەربخەی بۆ هەموو ئەوانەی کەوا حاقید و دوژمنی تۆ بوون. حیات و ژیانت گەڕاندەوە بۆ ئیسلام لەبەر خاتری خوا، لەبەر دینی خوا، نەک لەبەر دنیا و مافی دنیا. جیهادی تۆ و تێکۆشانی تۆ سەلاح الدینی ئەیوبی بەڕاستی سەرسوڕمانی بۆ کۆمەڵێک دروست کرد کە حەسادەت لە ناخیان نابوو. ئاماژەی بە تورک و بە عەرەبەکان کە ڕقیان بوو لە سەلاح الدین. ئەیان چۆن کوردێک دینی پێغەمبەر سەرخا یا جیهادەکە، بەڵام تۆ و جیهادی تۆ، توانای تۆ، قودرەتی تۆ بەڕاستی ئەوانی خەجاڵەت کرد، ئەوانی سەرشۆڕ کرد کە بەڕاستی تۆ زاتێکی ئەوەندە گەورەی خوای گەورە بە سەبەبی تۆوە دینی پێغەمبەری خوای سەرخست صلی الله عليه وسلم. اینجا پێیان بڵێ دینی خوایە، نەهی عەرەبە نەهی کوردە. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. کێ بە تەقوایە؟ ئەوە لای خوا بەڕێزە. خوا سەیری ئەوە ناکە ئەمە عەرەبە، مادەم عەرەبە و پێغەمبەری عەرەبە ئەبێ ئەمە پیاوی چاکترێن. نەخێر، پێغەمبەری خوا ئەمە لا فەرق بین العەجەمی والعەرەبی إلا بالتەقوا. تەقوا سەلاح الدین چونکە پیاوێکی تەقی و نەقی لە خوا ترس بوو، مجاهیدێکی ئاسا و کارامە بوو، خوای گەورە سەری خست. إن الله يدافع عن الذين آمنوا. خوا دائما لە یارمەتی ئێمایە، لە یارمەتی ئیماندارانە. ئیمانداران سەرخا من كان لله فقد كان الله له. بۆ خوا بەخوا لەگەڵتایە. سەلاح الدین چونکە پیاوێکی بەخوا سوڵحا بوو، خوا سەری خست ئەم عیزەتەی پێدا و ئەو عیزەتە بەسەبیەوە بۆ ئەم میلەتەی بوو. اینجا فەرمی ئەی سەلاح الدین فتحی تۆ بە شمشێر و جیهادی تۆ لە مانگی سەفەرە بۆ شکاندنی خاچپەرسەکان لە دیمشق و لە ئەردەنە ئاماژە بوو بەوەی کەوا بەڕاستی فتحی بەیت المەقدیسی شەکەی. بەم پارچە شیعرە وەصفی سەلاح الدین و گەلی کوردی کرد. خۆشەویستان، بەڵام لە دوای سەلاح الدین حەیف جارێکی تر و بە زۆر هەرزان نەیار و ناحەزان و سیخوڕانی گاور و جوولەکە فرۆشیانەوە و ئێستش سەلاح الدین هیگەرەکە دووبارە ئەو خاکە ئازاد کاتەوە لە چنگ و چەپەڵی نەیار و ناحەزانی ئیسلامی دەربێنێ. هەر بۆ معلوماتیشتان کە لە حەدیث ئاواریدا چەند جارێک قودس ڕزگارە بێ هەموو جارەکان کورد ئەبێت. یەک جاریان حەزەتی عومەر بوو ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ، جارەکانی تر بە پێی ئاماژەکان هەر گەلی کوردە و خوا عیزەتە بە گەلی کوردەدا. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ. خوای تەبارەک و تەعالا لە گوناه و تاوانی خۆمان و باوک و دایکمان خۆش بێ. خوای عاقیبەتمان بەخێر بگێڕی. یا ڕەبی خوای سەربەرزمان کەی بە عیزەتمان بی، عاقیبەتمان بەخێر بگێڕی، بە ئیمانمان ژەنە، بە ئیمانمان برنە. یا ڕەبی خوای لە دەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتری خاترداران لە پێغەمبەران و سالیحان و پیاوچاکانت. خوایە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی، خوایە وڵاتمان پڕ لە ئاوەدانیکەی، پڕ لە ڕزق و ڕۆزیکەی، خێر و بەرەکەتی ئەرز و ئاسمان برژێنە بەسەرمانە و بۆمان دەربێنە پەروەردگارە. ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دوژمنمانە دوژمنی دینمانە، دوژمنی خاک و وڵاتمانە، دوژمنی گەل و میلەتمانە. یا ڕەبی خوا ئەگەر شیاوی دایەتە خوای داهیدەی، ئەگەر شیاوی دایەت نییە خوایە عالیەها سافیلەها تەفروت و نایکەی، خۆی و جێ ژێرە و ژوورکەی. یا ڕەبی خوایە گیان ئەم میلەتەمان لە هەموو قەیرانەکان ڕزگارکە، لە هەموو قەیرانەکان پارێزراوکە. یا ڕەبی خوایە مەحەبەتی خۆت و پێغەمبەر و سەحابە و هاوڵان و عارفان و خواناسان بخەیتە دڵمانەوە، بەو مەحەبەت و ئیمانەوە بژین بمنی زیندوو بینەوە. یا ڕەبی خوایە بەزەوی بکە سەختی و داماوی تەسکی و تاریکی ناو گۆڕمان نابێتەوە پەروەردگارە. یا ڕەبی خوایە لەو گۆڕا پێغەمبەرمان ناسیێتەوە صلی الله علیه وسلم، بیناسینەوە زبانمان سابت کەی جێگر کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕا. یا ڕەبی خوایە لە ڕۆژی قیامەتشا ئەو پێغەمبەرە نازدارە
تکاکارمان بێ و شەفیعمان بێ بانگمان بکە و دەرمان نەکا لەسەر پردی سیرات وەکو بەرقمان پەڕێنێتەوە پەروەردگارە لەسەر چیمەنەکانی بەهەشت لەسەر عەوزی کەوسەر بە دەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توینەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوای شیفای نەخۆشەکانمان بێ خوای عاقبەتی پیرەکانمان بەخێر بێڕی خوای دادی گەنجەکانمان بێ یا ربی خوای لێت ئەپاڕێنەوە ئەوانەی منداڵن منداڵی ساڵحان بەرێ ئەوانەی هەیانە و ساڵینە خوای بۆیان ساڵەکەی یا ربی خوای کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی یا ربی خوای ئیمان ئیسلام وجدان ئەخلاقیان بەرێ یا ربی خوای ئەگەر زاڵم ستەمکارن نان بڕ و قوت بڕن دش بە دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانن یا ربی خوای ئەمە دوعای هیدایەتیان بۆ بکەن خوای هیدایەتیان بی خوای ئەگەر قابلی هیدایەت نین خوایە تەفر و تونایان کەی لە کۆڵی ئەم میلەتیان کەیتەوە حاکمی عادل و دادپەروەرمان بنێ زاڵم و ستەمکار زاڵ نەکەی بەسەرمانە چیتر زاڵم و ستەمکار وڵاتمان داگیر نەکا زاڵم و ستەمکار وڵاتمان وێران نەکا زاڵم و ستەمکار ئەم میلەتە نەفرۆشێت زاڵم و ستەمکار ئەم میلەتە و نانی ئەم میلەتە و قوتی ئەم میلەتە نەبڕێ پەروەردگارە بەس تۆمان هەیە بەس داوا لە تۆکەین پەروەردگارە تۆ خوای حەقی ئێمەی وعدی تۆ ڕاستە زاڵم ناوابەی پەروەردگارە لێت دەپاڕێنەوە زاڵمان بۆ ناو بە حاکمی عادل و دادپەروەرمان بۆ بێنە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين